من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاوی خوای پەروەردگارتان لەبێ. خۆشەویستان، دەستگای بەخشینی خێرخوازی بەردەوامە لە خزمەتکردنی خوێندنگەکان. خۆشەویستان، ئەمڕۆ لە شاری سلێمانی لە یەکێک لە خزمەتەکانی دیکەی دەستگای بەخشینی خێرخوازیە کە ئێوەی خۆشەویست دەیبیننەوە کە ئەویش بریتە لە قوتابخانەی ئامادەیی ئاسۆسی ئێوارانی کچان. خۆشەویستان، دەستگای بەخشینی خێرخوازی بۆتە جێگە ئومێدی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا. یەکێک لەو جێگە ئومێدانەش، یەکێک لەو چین و توێژەی کە چاویان بڕیوەتە دەستی دەستگای بەخشینی خێرخوازی، ئەویش سێکتەری پەروەردەیە. لە هەموو بوارەکانی دیکە دەستگای بەخشینی خێرخوازی جێگا دەستی دیارە و پەنجەمۆری خۆی کردووە. ئەمڕۆ لە خزمەتتاندا دەبین بۆ ئەوەی کە بزانن دەستگای بەخشینی خێرخوازی چه خزمەتێکی کردووە بە ئامادەیی ئاسۆسی ئێوارانی کچان. جێی وەبیرهێنانەوەیە ئەم ئامادەیەکی ئێوارانە کە دەرفەتێکە بۆ ئەو قوتابیانەی کە بە شێوازێک لە شێوازەکان لە خوێندن دابڕاون و ئێستا هاتوونەتەوە جارێکی تر پەرەیان داوە بە خوێندن و دەیانەوێ خوێندنیان لێرەوە تەواو بکەن و ببنە کەسانێک کە خزمەت بە وڵات و خزمەت بە نەتەوەکەیان بکەن. لەم راپۆرتەدا هاوکاریەکانی دەستگای بەخشینی خێرخوازی دەبینن کە پێشکەشی بە ئامادەیی ئاسۆسی ئێوارانی کچان کردووە. دووبارە دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەین کە توانیان یارمەتی قوتابخانەکەمان بن لە هەنێکەم و کورتی قوتابخانەکەمان وەکو دڵۆپەکردنی دیوارەکان کە ئەمە وای لێ کردبووین کە زیاتر ئاگامان لە دەرسەکان نەبێ و سەرنجمان بچێ بۆ ئەو نەتوانین دەرزی خۆمان ئاگامان لە دەرسەکانمان بێ ئەوە هێنانی زۆپا بۆ خوێندنگەکەمان. زۆر سوپاستانەکەین و دەستخۆشی بۆ بەرنامەی بەخشین، هیوادارم بەردەوام بن لەم جۆرە چالاکیان. سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان بەخێراتنی کەناڵی ئاسمانی پێیانەکەین و زۆر سپاسی ڕێکخراوی بەخشینەکەین بۆ هاوکاریکردنی قوتابخانەکەمان و زۆر سپاسی بەڕێوەبەری ئیدارەی قوتابخانەکەمانەکەین کە هەمیشە بەدەمێمەوەن بەدەم قوتابخانەکەوان بۆ ئەوەی هەمیشە باشی بکەن. زۆر سپاسانەکەی بۆ دابینکردنی زۆپا بۆ قوتابخانەکەمان و چاککردنی سەقفی قوتابخانەکەمان کە بەڕاستی زۆر شێواو بوو. زۆر سپاسیتانەکەین کە بۆ ئیزوکامی سەقفی قوتابخانەکەمان کە لە کاتی دەرس خوێندنە یاخود لە کاتی بارانە کە دڵۆپەی دەکرد و خوێندکارەکان زۆر تەرکیزیان لای خوێندنەکە نامە. لە کۆتاییە زۆر سپاستانەکەین و هیوادارم نمونەتان زیاد بێت، هەر سەرکەوتوو بن. سەرەتا بەخێراتنی بەرنامەکەتان و بەخێراتنی کەناڵەکەتانەکەم بۆ خوێندنگاکەمان خوێندکارانی خوێندنگەی ئاسۆسی ئێوارانی کچان بەخێراتتانەکەین و دەستخۆشتان لێکەین کە هەستین بە دابینکردنی کۆمەڵی خزمەتگوزاری کۆمەڵی پڕکردنەوەی کۆمەڵێک کەموکوڕی لە خوێندنگاکەمان و دەستخۆشی و ڕێز و دەستخۆشیمانەیە هەر لە خوێندکارەکان و بیگرێ هەتا بەڕێوەبەر و کارمەندەکانی قوتابخانەکەمان. دووبارە سپاسی ئێوەکەم بۆ دابینکردنی ئەو کەموکوڕەی کە هەمان بوو هەر لە گەرمکەرەوەی ژوورەکانمان و گەرمکەروی پۆلەکانمان و بیگرێ هەتا دابینکردنی خزمەتگوزاری بۆ
بۆ سەربان و بۆ بنمیجی ژوورەکانمان و بۆ هەموو شتێک بۆ دووبارە دەستخۆشیم بۆ کەناڵەکەتان و بۆ ڕێکخراوەکەتان و هەمیشە هیوادارم پەرەی پێبەن و نەک خوێندنگاگە ئێمە چەندین خوێندنگەی تریش بەسەرکەنەوە ئەوانش وەکو ئێمە ئیسفادە لەم خزمەتگوزارانی ئەوکەن و دووبارە سپاس و بە هیوای کاری باشتر و جوانتر بۆ هەمووتان. سەرەتا بنای خۆی گەورە بە خێراتنی کەناڵەکەتانەکەم بنای مەکتەبەکەشەوە زۆر سپاسی کەناڵی پێیام و بەرنامەی بەخشینی شەکەین بۆ ئەو هاوکاریانی کە گەیاندیان بە خوێندنگەکەمان بە دابینکردنی زۆپا و ئیزوگامی خوێندنگاکە کە بەڕاستی تەڕەشوع و غازی زۆپات تاوە بێتاقەت و بێزاری کردبووین کاری کردبووە سەر خوێندن و حاڵەتی دەرونی خۆشمان. بەنای سەرجەم خوێندکارانی خوێندنگەکەمانەوە زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەین بۆ ئەو هاوکاریە و بۆ ئەو کەسانشی کە هاوکاری بەرنامەی بەخشین بوون بە گەیاندنی هەرچی خێر و سەدەقەیە کە گەیاندبێتیانە دەستیان و بەرنامەی بەخشینیش بۆ ئیتر خوێندنگە بێ بۆ هەچ ماڵە فەقیر و بۆ مزگەوت و بۆ نەخۆشخانەیەک بێ بەڕاستی جێدەستیان دیارە و مەکتەبەکەی ئێمەش یەکێکە لەو مەکتەبانەی کە بەرنامەی بەخشین زۆر هاوکاری بووە بە دابینکردنی زۆپا چونکە بەڕاستی غازی زۆپاکانی خۆمان پێشتر تاو بێتاقەت و بێزاریان کردبووین و دابینکردنی ئیزوگامیش بۆ خوێندنگەکەمان کە تەڕەشوع هەم مەکتەبەکەی ناشرین کردبوو و هەم خۆشمانی بێتاقەت کردبوو لەوەی کە دیوارەکانمان بۆیەکانی هەمووی هاتە بۆ خوارەوە بۆیەمان کردبوو خۆمان پێشتر بەڵام تەڕەشوعەکە تێکی یابوو. سوپاسدانەکەین بۆ ئەو هاوکاریە جوانە. بەخێراتنی بەرنامەکەتانەکەین و زۆر سپاسی دەستگای بەخشین ئەەکەین کە هەستاوە بە هاوکاریکردنمان بۆ خوێندنگاکەمان و ئێمە ئەیبینین کە چەندین ساڵانی لەمە و پێش چەندین هاوکاری بە دەستگای بۆ نەخۆشخانەکان کردووە بۆ خەڵکی هەژار و نەجار کردووە و ئەم ساڵیش هەستاوە بە نۆژەنکردنەوەی خوێندنگاکان هاوکاریەکی زۆر باشی کردوین و کە هەمومان لەبەر چاومانە و هەستاوە هاوکاری بە ئێمەی کردووە خوێندنگاکەمانی نۆژەن کردوتەوە وەک ئیزوگامی بۆ کردوین و چەندین زۆپای هێناوە بۆمان کە ئەمەش جێگای زۆر دەستخۆشی و ڕێزلێنانە هیواداری نمونەیان زیابێت و هیوادارین ینی کەسانی تر چاو لەمانکەن کە بەڕاستی جێدەستیان دیارە و سپاسی ئەو کەسانە شەکەین کە هاوکاری ئەم دەستگای بەخشینەیان کردووە هیواداری نمونەی ئەوانیش زیابێت و نەخۆشخانەکان یان هاوکاری نەخۆشخانەکانیشیان کردووە. زۆر سپاسیانەکەین دەستی مادووبوونیانە کوشین هیواداری نمونەیان زیاوێ. سەرتا بەناوی خودەی گەورە و میرەبان بە خێراتنی کەناڵەکەتانەکەین کە بەسەرکردنەوەی ئێمە و چەندین قوتابخانەی تری وەکو قوتابخانەی ئاسۆس کە دابینکردنی هەش زۆپا و هەروە چاکردنەوەی سەربانەکانمان لە دڵۆپە بەڕاستی زۆر سپاسدانەکەین هیوادارم نەک قوتابخانەی ئاسۆس یارمەتی هەموو قوتابخانەکانی تریش بن. زۆر سپاس بۆ دەستگای ڕێکخراوی بەخشین زۆر سپاسدانەکەم منیش و خوێندکارەکانی تریش و هاوڕێکانیشم بەڕاستی دەستخۆشیتان لێکەین. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەناوی ئامادەی ئاسۆسی ئێوارانی کچانەوە بە خێراتنی بەرنامەی بەخشینەکەم بەخێر بێن سەر چاومان دەستان خۆش بێ بۆ ئەو کارە جوانانی کە لە ئامادەی ئاسۆسی ئێوارانی کچان کردتان وەکو چاکردنی سەربانەکە بە ئایزۆگام و هێنانی هەش زۆپا چکە بەڕاستی مەکتەبەکەمان هەم پێویستی بەو ئایزۆگامە هەبوو چکە پۆلەکان تەڕەشوعیان هەبوو و بۆنێکی ناخۆشیان لێ هات و هەروەها ئەو زۆپانی کە خۆمان هەمان بوو بەکەڵک نەما بوو غازیان هەبوو تەلەبەکانی بێزار کردبوو دەست و چاوتان خۆش بێ بۆ ئەو کارە جوانانەی کە لە مەکتەبی لە ئامادەی ئاسۆسی ئێوارانی کچان بە ئەنجامتان گەیان. ڕاستی خێرکردن هەر ئەوە نییە کە ئینسان
لە هەژارێک بکاتەوە یاخود مناڵێکی بێباوک یارمەتی بات بەڵکو زۆر جار ناوەندەکانی خوێندن پێویستیان بەوە هەیە کە دەستی خێرخوازیان بۆ ڕابکێشرێت و بەڕاستیم کارانی کێوە کردوتانە لە ئامادەی ئاسۆس نەک تەنها ئامادەی ئاسۆس لە چەندەها ناوەندی تری خوێندنیش جێگەی شانازیە لەشتان ساغ بێ و دەستان خۆش بێ کارێکی پیرۆزە کە بە ئەنجامتان گەیانوە. بەخێرهاتنی دەستگای بەخشینی خێرخوازیەکەین بۆ ئامادەی ئاسۆسی ئێوارانی کچان کە هەستاون بە ئەرکیشی زۆر پیرۆز ئەویش بە نۆژەنکردنەوە یارمەتیدانی ئامادەیەکەمان بەوەی کە کۆمەڵێک کەم و کوڕیمان هەبووە بۆ چەند ساڵێکەکە و کەم و کوڕیانە تا ئێستا بەردەوام بووە و ڕێگەگر بووە لەوەی کە خوێندکارەکانمان بتوانن بە شێوەیەکی باش وانەوتنەوەی خۆیان ئەنجام بگەێنن لە پۆلەکاندا کۆمەڵێک کەم و کوڕیمان هەبووی چێلە کەم و کوڕیانە سەربانی خوێندەرگاکەمان پێویستی بەوەی هەبووە بۆ ماوەی چەند ساڵێکە کە ئەو بەسەر خوێندکارانە هاتە خوارەوانێ کێشەی گەورەمان بۆ دروست بوو و دەستگای بەخشین بە سوپاسەوانێ هەستاوان بە ئیزۆگامکردنی سەربانی خوێندنگاکەمان کە ئەمارکیشی زۆر پیرۆز بوو ئێمە پێی ئەزانین و زۆر سوپاسیانەکەین بە تایبەتی لەم کاتەدا کە نەک لە خوێندنگاکێمە کۆمەڵی خوێندنگای کەشێ لە سنووری پارێزگای سلێمانی کە پێویستی بە یارمەتیدان و نۆژەنکردنەوە هەبوو ئەمان بەم کارە پیرۆزە هەستاون و یارمەتی دەربوون بۆ ئەوەی کە ئێمە بەڕاستی بتوانین درێژە بە خوێندن بدەین لە خوێندنگاکەمان زۆر سوپاسی دەستگای بەخشینەکەین ڕێز و سوپاسمان بۆیان هەیە بۆ وەرکرد پیرۆزی کە پێی هەستاون کارێکی باشیان کردووە نەک بۆ ئێمە وەنی ئاگادار بین بۆ کۆمەڵی خوێندنگای تر بەم کارە هەستاون طبعا ئێمە دوای ئەوەی کە بینیمان لە ڕێگەی کەناڵەکانی تەلەڤیزیۆنەوە ئەمان بەم کارە هەستاون بۆ کۆمەڵی خوێندنگای تر یارمەتی دەربوون ئێمەش ئەو داواکاریمان قسەبەر دەمیان و ئەوان بە سوپاسەوانە داواکاریەکەیان جێبەجێ کردوین و هەستاون بەم کارە پیرۆزە لە کۆتاییدا دووبارە زۆر سوپاسیانەکەین. وەک مامۆستای ئامادەی ئاسۆس زۆر سپاسی کەناڵی پەیام و دەستگای بەخشینەکەم کە زۆر یارمەتیان نین هەروەکو ستاف گەوتی پێویست ناکەم من دووباریکەمەوە یارمەتیەکان بەڕاستی دەورێکی زۆری هەبوو بۆ خوێندنگەکەمان لەبەرەوەی ئێمە خوێندنگەیەکی ئێوارانین پێویستەکانمان زۆر بوو و ئەو یارمەتیانەش هەر هەمووی زۆر سوپاسیانەکەین زۆر جێ خۆی گرت بۆ مای شانازی ئێمە و خوێندکارەکانمان خۆمان و کارەکانمان زۆر دەستخۆشیان لێەکەین و سوپاسیانەکەین سەرکەوتوو بن. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55. سەرەتا بەناوی خۆی گەورە و بەخشندە و میهرەبان وەکو ستافی ئیدارەی ئامادەی ئاسۆسی ئێوارانی کچان بەناوی دەستەی کارگێڕی یاریدەدەر و مامۆستایان و خوێندکاران و فەرمانبەران زۆر سپاسی کەناڵی ئاسمانی پەیامەکەم کە هاوکارێکی زۆری خوێندنگەکەمانی کرد لە ڕێگەی دەستگای بەخشینەوە کە دەستگایەکی خێرخوازیە هات هاوکاری خوێندنگەکەمانی کرد بە دابینکردنی 8 سۆپا و هەروە ئیزوگامیکردنی سەختی خوێندنگەکەمان کە بەڕاستی تکێکی زۆرمان هەبوو خوێندکار کاتێک کە لە ناو پۆلەکەیدا دائنیشت تکەی بارانە هات بەسەریە چەند جار لانی پەیوەندیدارمان ئاگادار کردوێتەوە کە بێ بەدەم کێشەکەمانەوە بەڵام بەهۆی بوونی قەیرانی دارایی و نەبوونی بودجە لە بەردەستیانان نەیانتوانیوە وەکو پێویست کارەکانمان بۆ ڕایکەن ئێمەش بۆیە وەکو خوێندنگەکەمان هانامان بۆ کەناڵی ئاسمانی پەیام و دەستگای خێرخوازی بەخشین هێنا زۆر سوپاسیانەکەم بریا لە بری سوپاس و دەستخۆشی و شێکی کە هەبووە کە ئاڕاستی کەناڵی پەیام و دەستگای خێرخوازی بەخشینم کردە
چونکە زۆر بەدڵسۆزانە هاتن کارەکانی خوانیان جێبەجێ کرد شانی دەستخۆشیە ئەم قسە دووبارە ئەکەمەوە ئەڵم بریا لە بری سوپاس و دەستخۆشی و شێکی کە هەبووە کە گزارشتی خۆم دەربڕایە چونکە خوێندکارەکانم زۆر دڵخۆش بوون بۆی کە لەم فەسلی بارانە کە ئیمساڵ بارانێکی زۆر هەبوو تکەکان نەماوە زۆپایان بۆ هەڵەکەم غاز لیان نادا زۆپاکان نابێنە دەرەوە ئەمە شتێکی دڵخۆشیە بۆیە زۆر سوپاسیانەکەم و سوپاسی ئەو کەسانش ئەەکەم کە هاوکاری دەستگای بەخشینەکەن چونکە ئەوان شتەکان زۆر بە ئامانەتەوە ئەگەین لە شوێنی مەبەست. بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە بینیتان مشتێک بوو لە خەرمانی خزمەتەکانی دەستگای بەخشینی خێرخوازی بە بەشی پەروەردە. خۆشەویستان ئێمە سەربڵندین بە ئێوەی ئازیز و خۆشەویست بە تایبەتی ئێوەی دڵاوا ئێوەی کە هەمیشە پشتیوانی ئێمن بە بەخشینەکانتان بە خەیر و سەدەقەتەکانتان کە دەبنەمایی سەرکەوتنی پرۆژەکانی دەستگای بەخشینی خێرخوازی. لێرەوە پێتان ئەڵێن خوای پەروەردگار پاداشتی هەموو لایەکتان بداتەوە ئێوە ببەخشن بۆ ئەوەی بەخشینەکەتان هەمیشە بەردەوام بێت. خۆشەویستان لە دەستگای بەخشینی خێرخوازی بەردەوامین لە خزمەتکردن بە خوێندنگەکان. ئەمڕۆ لە قوتابخانەی وەفایی بنەڕەتی لە شاری سلێمانی لە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویستداین. ئەمڕۆ لە خزمەتتان ناین بۆ پێشکەشکردنی ئەم راپۆرتە لە قوتابخانەی وەفایی کە دەستگای بەخشینی خێرخوازی کۆمەڵێک پێداویستی بۆ دابین کردوون. سەرەتا دەستخۆشی بەرنامەجانەکەتانەکەین زۆر دڵخۆشین بەهاتنتان بۆ قوتابخانەی وەفایی. من وەکو قوتابیەک لە قوتابخانەی وەفایی ئەمەوێت زۆر سوپاسی ئەوە بکەم هەمیشە سەرکەوتوو بوون. سەرەتا سوپاسی دەستگاکەتانەکەین کەوا زەنگی چەند کەلوپەلێکی بۆ ئێمە هێناوە کەوا یەکێک لە کەلوپەلەکان زەنگێکی ئۆتۆماتیکیە کەوا ئێمە دەتوانین پابند بین بە کاتەکانی داواممانەوە. سەرەتا یەکەم شت کە ئێمە بۆ ئەو زەنگە لێی سوود وەرئەگرین ئەتوانین بۆ کاتی چوونە دەرەوە کاتی هاتنە ژوورەوە وەری بگرین. دووەم شت کە بۆیان هێناوین داتاشۆیەکەکەوا بۆ هۆڵی کۆبوونەوەی مامۆستایان و قوتابیان بۆیان داناوین کەوا ئەتوانین بۆ ماوانەکان سوودی لێ ببینین. سەرەتا زۆر سوپاسی دەستگاکەتانەکەین سوپاسدانە. سەرەتا زۆر سوپاسی کە بەرنامەی بەخشینەکەین کە کۆمەڵە دیاری جوانی بۆ ئێمە هێناوە. یەکێک لەوانە مۆلیدەیەکە کە کاتێک کارەبانە بێتوانین ئیشوبارەکانی خۆمانی پێ بەڕێوە بەرین. دووەم شت کە بۆ هێناوین چەندین داتەشویەکە کە دەتوانین بیرۆکە وانەزان دەستەکانی پێ بەڕێوە بەرین. بەناوی خوای گەورە بە خێراتی بەڕێزان لە دەستگای بەخشینەکەین. بەڕاستی کارە جوانەکانی ئەم دەستگایە هەموو خەڵکی کوردستان پێی ئاشنایە. لە دوو بواری گنگەوە دەستیان پێ کرد سەرەتا لە بواری تەندروستیەوە نەخۆشخانەکانیان لە سلێمانی لە گەرمیان لە هەڵەبجە لە شەمشەماڵ بەڕاستی خزمەتێکی زۆری بە چینی هەژاران کردووە. پاشان ئێستا هاتوون لە بواری پەروەردا کارەکەن دەستیان خۆش بێ
بەسپاسەوە هاتوون یارمەتی قوتابخانەکەی ئێمەیان داوە کە کۆمەڵێ بابەتی زۆر گرنگیان بۆ قوتابخانەکەمان ئامادە کردووە وەکو داتاشۆ و سکرین هەموو پێداویستیەکانیەوە و هەروەها وەریدا و وایتبۆرد و لەگەڵ جەرەسێکی ئۆتۆماتیکی زۆر سپاسیانەکەی بەڕاستی دەستیان خۆش بێ و کارەکانیان دیارە و خزمەتی زۆر گەورەیان کردووە بە کۆمەلگای کوردەواری و بە نەخۆش و کەم ئەندام بە هەژاران کارەکانیان جێگەی ڕێزە هیوادارین بەردەوام بن. قوتابخانەکەمان بۆ دابینکردنی هەندێک پێداویستی کە پێشتر نەمان بوو کەناڵی پەیام بۆی دابینکردین ئەم پێداویستیانە کەم و کوڕێک بوو لە قوتابخانەکەمانە بەڵام خۆشبەختانە ئەم کەناڵە هەڵسا بە ئامادەکردنی ئەم پێداویستیانی ئێمە وەک لەوانە وایتبۆردێک و هەروەها دەوایت بۆرد بوو لەگەڵ داتاشۆیەک مۆلیدەیەکە جەڕسێکی ئۆتۆماتیکی کە ئەمانە کەم و کوڕێک بوو لە قوتابخانەکەمانە خۆشبەختانە و دەستخۆشیش لەم کەناڵاکەین کە هاتن ئەم پێداویستیانی ئێمەیان پڕکردەوە یەک لەوانە جەڕسەکە جەڕسێکی ئۆتۆماتیکیە ئەم جەڕسە پێشتر جەڕسێکمان هەبوو بەڵام زۆر باش نەبوو ئێستا و جەڕسی کە بۆیان داناوین لە کاتی خۆیان جەڕس لەیە بۆ چونەژورۆ بۆ هاتنە دەرەوە و ئەرکی کەمتر بۆتەوە لەسەر مامۆستاکان و هەروەها ئەو مۆلیدەی کە بۆیان هێناوین کاتی وا هەبووە کە دەرزێکمان هەبووە پێویستیمان بە کارەبا هەبوو بەڵام کارەبامان نەبووە بەڵام ئێستا خۆشبەختانە مۆلیدەیەکیان بۆ هێناوین ئەم مۆلیدەیە ئەتوانێت کارەبای قوتابخانەکەمان بۆ دابینکە و هەروەها وایت بۆردەکانیش دە وایت بۆردیان بۆ هێناوین ئەم وایت بۆردانە خۆمان هەمان بوو بەڵام چونکە دەمێکە هەیە کۆن بوو زۆر باش نەبوو بەڵام ئێستا کە ئەو تازانیان بۆ هێناوین ئەتوانین باشتر لەسەری دەرس بخوێنین و هەروەها ئەو پێداویستانی کە بۆیان هێناوین هەمووی جێگەی خۆی گرتوۆ زۆر سپاس و دەستخۆشی بۆ ئەو کەسانی کە هاوکاری دەستگای خێرخواسی بەخشینەکەن. سەرەتا بەلای خوای گەورەی میهرەبان ئێمە وەکو دەستەی کارگەری قوتابخانەی وەفایی بنەڕەتی هەستاین بە پێشکەشکردنی چەند داواکاریەک بۆ دەستگای خێرخوازی بەخشین ئەوانیش بە خۆشحاڵیەوە هاتن بە دەمانەوە کە بۆ دابینکردنی کۆمەڵێک پێداویستی بۆ قوتابخانەکەمان ئەویش لەوانە مۆلیدەیەکی گەورە بۆ قوتابخانەکەمان بۆ پێداویستی ڕۆژانە کاتی تاکنەکان بەکاری هێنین دە وایت بۆرد بۆ پۆلەکان کەوا پۆلەکان وایت بۆردەکانی خراپ بوون و دابینکردنی داتاشۆیەک و سکرینێک و کامل شتەکانی بۆ هۆڵی کۆبوونەوەمان کاتێککە مامۆستایان زانیاریێکیان پێبێ لە ڕێ ئەو داتاشۆیەوە ئەتوانن بیگەن بە قوتابەکانمان و دابینکردنی زەنگێک بۆ قوتابخانەکەمان کە لە کاتی خۆی و لە شوێنی خۆیان جەڕەسی هاتنە دەرەوە و چوونە ژوورەوەش بۆ قوتابیان لێدەدات سەرەتا بە ناوی هەموو قوتابخانە و تەلەبە و مامۆستا و دەستەی کارگەڕی و فەرمانبەرانەوە دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەین و هیواداری نمونەیان زۆر بێت. سەرەتا بە خێراتنتان دەکەم من وەک مامۆستایەکی قوتابخانەی وەفایی دەستخۆشیتان لێکم زۆر سپاسانەکەم بۆ دابینکردنی کۆمەڵێک پێداویستی بۆ قوتابخانەکەمان ئەمانەیە زۆر سپاسی دەستگای بەخشین بکەین کە لە پاڵ خزمەتکردنی هاوڵاتیانی هەژار فەقیران گرنگیش بە بواری تەندروستی و ئێستش بە بواری پەروەردە ئەدات ئەمە شایانی دەستخۆشیە جێگەی سوپاسە هیوادارین بەردەوام بن و سوودی زیاتر بە خوێندنگا و قوتابخانەکان بگێن و لە هەموو بوارێکی پەروەردەیە سوود بە پەروەردە بگێن و بە خوێندکاران و دابینکردنی قوتابخانەکان پێداویستیان پێ بگێنن. پێشکی بێقەراتنی کەناڵەکەتانەکەی زۆر دەستخۆشی لە ڕێکخراوی بەخشینەکەین بۆ ئەو پێداویستیانەی کە بۆی دابینکردین بۆ قوتابخانەکەمان و هیوادارین بەردەوام بن و بەڕاستی ئەمە کارێکی باشە
زۆرمان پێخۆش بوو کە بەستەتان کردینەوە بۆ پێداویستیانێ بۆتان دابین کرده بووین وەکو وایت بۆرد، مۆلیدەی کارەبایی، سەعاتی ئەلکترۆنی و هەروەها داتاشۆ. بە زۆر سپاستان دەکەین و هیوادارین شتی باشتریش پێشکەش بە قوتابخانەکانی تر بکەن و هەموو ساڵێک ئەم قوتابخانانە بەسەر بکەنەوە. پێمان خۆشە ئێمەش و هیوای سەرکەوتنتان بۆ خوازیین. بەڕاستی دەستگای بەخشین هەمکاری تریشی هەیە و لە شوێنەکان تریش کارەکانم بینیوە من و زۆر دەستخۆشیتان لێکەم. زۆر سپاستان دەکەین و بە خێراتنتان دەکەین و جارێک تریش دەستخۆشیتان لێکەم. بەخێرمە سەرچاو. سەرەتا بەخێراتنی دەستگای بەخشینەکەین بۆ قوتابخانەکەمان. وەک ئاشکرا دەستگای بەخشین دەستگایەکی خێرخوازیە کە لە هەموو بەشەکانە یارمەتی و هاوکاری پێشکەش بە ئەو کەسانە دەکات کە پێویستیان پێیەتی. لە بواری نەخۆشییا بێت، لە مناڵانی بێ سەرپەرشت بێت، هەژاران بێت، چەندین بابەت و بابەتی تر. ئێمەش کە لە بواری پەروەردەداین کەمە قوتابخانەی وەفایی بنەڕەتین کە زانیمان هاوکاری پێشکەش بە وەزارەتی پەروەردەش دەکەن بەشێکە لە یارمەتیەکانیان کە پێشکەشیەکان وەکو قوتابخانەی وەفایی نووسراوێکی فەرمی قوتابخانەمان ئاراستەکردن بە مەبەستی دابینکردنی هەندێک کەلوپەل بۆ قوتابخانەکەمان. بە سوپاسەوە وەڵامیان داینەوە و توانیان چەند کەلوپەلێک بۆ ئێمە دابین بکەن کە بۆ ئێستا و بۆ چەند ساڵی ئایندەش ئەو کەلوپەلانە وەکو قوتابخانە ئەتوانین سوودی لێ ببینین بۆ بەهێزکردنی ئاستی زانستی قوتابیەکانمان و ئاشناکردنی قوتابیەکانمان بەو زانستانی کە لە سەردەمدا هەیە و بتوانین بەکاری بێنین. کەلوپەلەکانیش کە بۆ ئێمەیان دابین کردووە بریتیە لە مۆلیدەی کارەبایی، داتاشۆ، سکرین، دە وایت بۆرد لەگەڵ ئامێرێکی ئۆتۆماتی بۆ زەنگی قوتابخانە. دووبارە دەستکۆشیان لێکەین ئینشەڵڵا هاوکاریەکانیان زیاتر بێت بۆ هەموو ئەو بوارانەی کە لە پەروەردە بێ و لە چەر بەشێکی تردا بێت. هەروەها زۆر سوپاسی ئەو کەسانش دەکەین کە هاوکاری و پاڵپشتی دەستگای بەخشینین بۆ ئەوی بتوانن کارەکانی خۆیان جێبەجێ بکەن و هاوکاریەکانیان بەردەوام و زیاتر بێت. زۆر سوپاسیان. و ئەم جارش لە شاری سلێمانی خزمەتی بە قوتابخانەیەکی دیکە کردووە کە ئەویش بریتە لە قوتابخانەی خەباتی بنەڕەتی کوڕان کە کۆمەڵێک خزمەتی پێکردوون و نۆژەنکردنەوەی هۆڵێکی بۆ کردوون. لەم راپۆرتەدا دەبینن کە خزمەتی کراوە و چ کارێکی جوانی بۆ ئەم قوتابخانەیە پێشکەش کردووە. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم زۆر سوپاسی ڕێکخراوی بەخشینی شەکەم کە توانیویانە ئەو هۆڵەمان بۆ نۆژەم بکەنەوە ئاوادانی بکەنەوە. بەڕاستی سەرەتا نەدەتوانایانی هیچ سیمینارێک و کۆبوونەوەیکی دایک و باوکانی تیا بکرێ، بەڵام ئێستا بە هاوکاری ڕێکخراوی بەخشین توانیویانە هۆڵەکەمان بۆ نۆژەم بکەنەوە و سیستەمی دەنگی بۆ دابنێن و جووسن و چەنەها شتی دیکەی تر و زۆر سوپاسی ڕێکخراوی بەخشینەکەین و کە هاوکار بوون و هیوادارین سەرکەوتوو بن لە وارە و دەستی مادووبوونیان نەگۆشین و هیوادارین بەردەوام بن. بسم الله الرحمن الرحیم. خێراتنی کەناڵەکەتان دەکەین. سپاسی ڕێکخراوی بەخشین دەکەین لەبەرەوەی قاعەکەی بۆ چاکردوین. جاران نەمانەتوانی کۆبوونەی دایک و باوکان بکەین، جاران نەمانەتوانێ جوان وەڵامی بێنەوە، قاعەکە ناخۆش و سارد بوو، هەر زۆر ناخۆش بوو. ئیسا قاعەکە باش بووە،
گەرمکەرەوەی تایە و شتێکی تایە دەتوانین وەڵامی پرسیارەکان بە جوانی بدەینەوە جاران زۆر ساردبوو نەمانەتوانی زۆر سپاسی ڕێکخراوی بەخشین دەکەین. سەرتا بناوی خۆی گەورە و مهرەبان بە خێراتنی کەناڵەکەتانەکەین وەکو ڕێکخراوی بەخشین پێشتر نەمانتوانین بچین لە قاعەکەیە ئەمتیحان بکەین زۆر سارد بوو زۆر پیسپۆخەڵ بوو بەڵام ئێستا پاکیان کردوتەوە و گەرمکەرەوەی تایە و سیمیناری تیاکەین و کۆبنەوەی دایک و باوکان و هەموو شتێکی تیاکەین بە ئیسلاحەتی خۆمان توانین لێ بین و گەرمیشە و وەکو جاران جاران ئەو نەسارد و نەمانەوێت ڕابچینە ژوورەوە بەڵام ئێستا گەرمکەرەوەی تایە و ئەتوانین بچین دانیشتنەوە حەز ناکەین بین دەرەوە پێشتر نەمانتوانین بچینەوە زۆر سارد بوو پەنجەرەکانی هەمووی شکا بوو هەمویان بۆ چاکردینەوە کۆترە هاتنە ژوورەوە پیسیانە کرد و یا چۆلەکە زۆر پیسپۆخەڵ بوو بەڵام ئێستا پاکراوەتەوە و زۆر پاک و خەیانە و گەرمکەرەوەی تایە و ئێستا فستیڤاڵی تیاکەین و هەموو شتێکی تیاکەین شانۆگەری و هەموو شتێکی تیاکەین و ئیمتیحانەکان بە ئیسلاحەت جوابینەوە و گەرمکەرەوەی تایە نامانێ بین دەرەوە زۆر خۆشە و قاعەیە بەڵام پێشتر نەمانەوێت رابچینە ژوورەوە خواخوامان بوو دەقەیە زووتر تەواو بین لە ئیمتیحان و شتەکانمان. دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەین کە هاتون بۆ مەکتەبەکەی ئەمە بەڕاستی بەخشین شتێکی زۆر چاکی کردووە تۆ بۆ مەکتەبەکەی ئێمە هۆڵەکەمان بەڕاستی زۆر هیچی تیان نەکراوە پەنجەرە و هەموو شتەکانی شکاوە دەستخۆشی لێەکەین هەموو شتەکانی وە چاکردوین و ئەم شتانە زۆر چاکە بەڕاستی شانۆشتمان نەمانەتوانی تیاکەین بەڵام ئێستا دەستخۆشییان لێەکەین دەتوانین هەموو شتێکی تیا بکەین خی گەورە هەموو جارە چاکەتان باتە و هەر دەستان خۆش بێ بەڕاستی ئەم هۆڵە بۆ ئێمە زۆر چاکە هەموو شتێکی دەتوانین تیاکەین وەڵا دایک و باوکمان ئەتوانین لێرە بێن بەڵام وەختی خۆی نەمان نەتوانی یەک شتکەین ئەمانە هەر هەمووی شکا بوون و هیچمان ناتوانین بکەین بەڕاستی دەستخۆشیتان لێکەین و ماڵتان ناوە بێ و دەستان خۆش بێ ئەمەکەین تەشریفیانەنا بۆ مەکتەبی خەبات و هەروەها ڕێکخراوی بەخشین کە یارمەتیان یاوین بۆ سیمینار و کۆبوونەوەی دایکان و باوکان کە لەم هۆڵەیە بیکەین و هۆڵەکانیان بۆ تازەکردنێتەوە سیستەمی گەرمی و ساردیتیان نەبوو لە هۆڵەکەمانە بۆیان داناین و کاربایتیان نەبوو کاربایان بۆ دامی کردین و چیتە بڵێم وەڵا نازانم دووبارە سوپاسیان دەستخۆشی لە خێرخوازانەکەین و کەناڵی پێیان دەستخۆشیان لێکەین. بسم الله الرحمن الرحیم سەرەتا زۆر بە گەرمی بە خێراتنی دەستگای بەخشینی خێرخوازی ئەەکەین بۆ ئەم ئاوردانەوە جددی و مەیدانی کە لە خوێندنی خەباتی بنەڕەتیان دایەوە بە ناوی دایک و باوکی خوێندکارانەوە بە ناوی بەڕێبەراتی خوێندنگاوە بە ناوی مامۆسایانەوە بە ناوی قوتابیانەوە ڕاستیە بە ناوی ئەم گەڕەکەەوە کە نیشتە جێبوان کە ڕۆڵەکانیان نەوەکانیان کە پردی نەفساوی ژیان و بەرهەمی دڵی ئەوان و ئێمن کە قوتابی خوێندکارەکانین بە ناوی هەمویانەوە دەیان و سەدان جار دەستخۆشیتان لێەکەین یەخوا بەخێر بێن بۆم ئاوردانەوە جددی و مەیدانێ کە یەکەم جارە کە من خۆم 10 ساڵە لەم خوێندنگایام کە ڕێکخراوێکی بەڕێز و خێرخواز بێت بەم شێوەیە بە کولفەیەکی زۆر بە ماندووبوونێکی زۆر بە تێچوونێکی زۆر ئاوردانەوەیکی جددی بۆ زیندوکردنەوەی هۆڵێکی ئالەم چەشنا کە بەلایانی کەمەوە 400 دایک و باوک ئێمە جێگا ئەبێت کە لێرە دیدار و چاپێکوتنەکانی خۆمان یا کۆڕ و سمینارەکانی خۆمان بەڕاستی ئەنجام بین پاشان هەر لەم کەناڵی بەڕێستانەوە لەم خوێندنگایەوە بە ناوی هەموو ئەم شەریحانەوە بەڕاستی زۆر سواسی ئەو کەسە خێرخوازانە ئەەکەین کە بەردێکیان سۆسە سەردارێک بۆ ئەوەدانکردنەوەی ئەم شوێنە و هەروەها نەک تەنها لە بواری پەروەردەیە بەڵکو لە بواری کەرتی تەندروستیە لە ئاوردانەوە لە کەسانی بێ باوک و کەفارەتکردنیان هەروەها هەر شوێنێک هەر کەناڵ هەر با بڵین هەر کەلێنێک کە لەم شارەیە
لەم وڵاتە پێویستی بە هاوکاری ئەم برا بەڕێزانە بوو بێت ئەم کەس خەڵکی خێرخوازانە بوو بێ ئەمان بەهانایەوە نەچوون ئەمان هاوکارەکانیان پێشکەش کردوون ئەمان کارەکانیان بۆ مەسەر کردوون دیارم قاعکە ئیبینن بەڕاستی مەدانین لەبەر دەستمانایە پێش هاتنی ئەم بەڕێزانە بە نمونە جبسن بۆرد نەبوو گەرما و ساردی گەرمی و سەرمان لە هەردوو وەرزەکە لە ئیمتیحانات و لە کۆبنەوەی دایکان و باوکانە بەڕاستی هەراسانیانە کردین چونکە پلەیەکی گەرمی زۆر بەرزی هەبوو لە مانگی 5 بۆ 6 بۆ ئیمتیحانەکان هەروەها ڕێژەیەکی زۆر ینی خوێندنگاکەمان سێ داوامیتیە بەڕاستی ئێمە بە ناوی هەر سێ خوێندنگاکەشەوە بەڕاستی دەستخۆشی دووبارە و سێبارەمان هەیە بۆ بەڕێستان پاشان ڕووناکی نەبوو تەنها 4 گڵۆ بوو ئەویش بەڕاستی لەبەر بەرزیەکەیان و لەبەر دانەبەزینی سەقفەکە ڕووناکیەکە نەگەشتە ئەرچەکە پاشان ڕێخستنی جیازی سەوتیەکە کە مەدایەکی دوور و درێژی هەیە کاتێک کە لێوە قسەمانە کرد خەڵکانێک کە لێرە ئەبوون وەک عەرزم کردن ئێمە جاری وا بۆ 400 دایک و باو کاتە لە کۆبنەوەیەکی گشتیە خۆشمان میلاکمان زیاد لە 30 مامۆسایە لە چەندین نووسەر کاتێکە دانیشتین بە هیچ شێوێت جێگانە بوو سەوتەکە هەتا نیوەیشی نەهات ئەو کاتە ئەوانەی دوا بە سەرۆک و ریپۆرتاژێکی وێنەی شتەکان ئەبینی و نەیانەتوانی خواست و پەیامەکانی خۆیان بگەێنن بەڵام لە دوای هاتنی بەڕێستانەوە بەڕاستی شوێنەکە ئاوەدان بوویەوە شتەکان ئاسانکاری بۆ کرا قاعکە زۆر ڕووناک و جوانتر بوو ئێمە دەیان جار دەستخۆشی لە بەڕێستانەکەین کە ئەم ئەرکە پیرۆز و کارە گرنگە کە بواری پەروەردەیە دیارێکە بە ناوی خوای گەورە و بەخشندەوە دیارە یەکێک لە ناوەکانی خوای گەورە بەخشندەیە ئێوەش کارەکەتان کارێکی بەخشندانێ دیارە لە لای خوای گەورە زۆر پیرۆزە ئینشاءالله ئەم ڕێکخراوە ڕێکخراوێکی دڵسۆزانەیە ئەتوانێت کۆمەکی ئەو بەخشینانەکە کۆ بکاتەوە لە کاری خێرا کۆی بکاتەوە و بیبەخشێتەوە بەڵام هەندێک کەسێ لە ماڵەوە ڕەنگە درێک بەوە نەکات کە چۆن بزانێت 5,000 بکاتە خێر بەڵام ئەو کۆکراوەی کە لە لای جەنابتانەوەیە ئێوە ڕێگاکان درکی پێکەن وەکو ڕێکخراوەکەتان ڕێکخراوێکی بە حقیقەت دڵسۆزانەی و کارێکی خێرخوازانەی و کارێکی ئینسانیە و دینیە و هەموو بارەکانی تایەگرێت و دیارە خوای گەوریش ئەم شتانەی زۆری پێخۆشە ئێوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕەنگە لە هەندێک شوێنە ئێستا مزگەوت پێویستی بەمە نییە بەڵام قوتابخانە ئەگەڕێتەوە لە هاوشانی مزگەوتە ئەمیشە هەموو کەسێک ڕووەکاتە قوتابخانە ئێوە ئێستا هاوکاریتان کردەوە ڕێکخراوەکەتان ڕێکخراوێکی بەخشین دیارە حقیقەت سوودێکی زۆری هەیە بۆ قوتابخانەکەی ئێمە و دڵسۆزیەکشە جگە لەوەشە ئێمە لەو هۆڵی کە نۆژەنتان کوردێتەوە یارمەتیمانداوە کۆبنەوەی دایکان و باوکانی تیاکرێت قسەی تایەکرێت دیارە هەموو قسەکانی کە تایەکرێت قسەیەکی ئینسانیە قسەیەکی مرۆڤانەیە مرۆڤ دۆستانەیە هەموو شتەکانی شتی باشی تایەکرێت دیارە ئێوەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەرچی کارێکی خێری تایە بکرێت ئێوەش بەشێک لەو خێرە بۆ ئێوەشە ئەو خێرشە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێوە هاوکاریتان ئەکات ئەو کەسێک کە ئەگەڕێتەوە بۆ لای ئێوە ئەو هاوکاریە ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەوانەیشە ئینشاءالله ئەو کەسەی بە 1000 دینار بە 250 دینار بە هەر چەندێک کە لە دەستی دەبێت کە چونکم بەخشین ئەوەی کە لە تۆ لە دەستت دەرئەچێت لە لای خوای گەورە زۆر پیرۆزە کە تۆ بتوانانی 1000 دینار بکەیت 5,000 بکەیت هەر چەندێ پارە ببەخشیتەوە کەواتە لە لای خوای گەورە کارێکی زۆر پیرۆزە ئەگەڕێتەوە بۆ سەدەقەیەکی جاریە چونکم ئەم هۆڵە ئەبێت چەندە تەمەن بکات ڕەنگە 50 ساڵ تەمەن بکە 100 ساڵ تەمەن بکە هەر چەندە تەمەن بکات تۆ لەو سەدەقە بۆ تۆ تێت هەموو جارێکارێکی خێری تایە بکرێت دیارە ئەگەڕێتەوە بۆ ئێوەی شو ئەم ڕێکخراوە پیرۆزەش و ئەو کەسانی کەوا بتوان سەدەقە بکات و هاوکاری جەنابتان بکات. وتەیەکی شیرینێ ئەڵێت ئەو کەسەی سوپاسی خەڵکی نەکات سوپاسی خواوەندیش ناکات بێگومان خوای گەورە کە ئاراستەی دڵەکانەکە بۆ کارێکی چاکە بۆ یارمەتیدانی خەڵکی ڕاستەوخۆ خۆی ئەو کارە ناکات دڵی بەندەکانی ئەبزوێنێ بۆ ئەوەی بەرامبەر بە یەکتری یارمەتی دەربن و کۆمەچی یەکتر بکەن بۆیە بە پێویستی ئەزانین بەندەوەکو مامۆستایەکی ئەم خوێندنگایە کە سوپاسی ڕێکخراوی بەخشین بکەین کە جێدەستی دیارە لە هەموو بوارەکانە بەرامبەر بە تاکە کەسەکان بەرامبەر بە خوێندنگەکان بەرامبەر بە لایەنی تەندروستی کۆمەڵگا لە هەموو ڕوویەکەوە جێدەستیان دیارە لە خوای گەورە داواکارین بەردەوام بن لەم کاریانە بەردەوام لە بەرەو پێشوونا بچن و نمونەیان زۆر بێت چونکە بەڕاستی ئەم قۆناغی ئەم چەند ساڵە کە خەڵک بە قەیرانی دارایە ڕۆی
ئەو حرمان و بێبەشیە هەر بە تاکە کەسەوە نەبینراوە بەڵکو بەدام و دەستگا حکوومیەکانی شەوار بینراوە خوێندنگەکان زۆر لە نوێکردنەوە و چاکردنی کەلوپەلەکانیان بێبەش بوون بۆیە ئێستا ئەو کارە جوانەی کە لەم قۆناغەدا بەرامبەر بە خوێندنەکەمان و بە هۆڵەکەی کراوە بەڕاستی شتێکی شایستە بە سوپاس و پێزانینە لەخوای گەورە داواکارین بەردەوام بن و خێری ئەوانش بنووسرێکەوە کۆمەچی ئەم ڕێکخراوە ئەکەن کە شتێکی پێزانرا و جێی سوپاسە و خوا پاداشتان باتەوە. بسم الله الرحمن الرحیم بە خێراتنی ئەم کەناڵە پیرۆزدەکەم کەناڵی پەیامی بەخشین زۆر زۆر بە خێراتنتانەکەین بۆ ئەو یارمەتی و هاوکاریانەی کە بەڕێستان بۆ قوتابخانەکەمانیان سەرف کردووە قوتابخانەی ناوەندی خەبات. سەدەقەتون جاریە سەدەقەیەکی جاریە کە بەردەوامە کرێ سەدەقەتون جاریە مەبەستی بینایەکی مەکتەبە بینایەکی خەستەخانەیە دەستی یارمەتیە بۆ مەکتەبێ یا بۆ خەستەخانەیە یا بۆ مزگەوتێ یا بۆ شتێکی خێرخوازی یا بۆ ڕێگۆبانێ یا بۆ بیر هەڵکەندنێ کە ئێمەش وەکو مەکتەبێ ئیشاڵڵا وەکو دوعایەکی خێر کە بۆ کەناڵی پەیامەکەین و بەرنامەی بەخشین دوعای خێرتان بۆکەین کە ئیشەڵا ئێوە لەو خێرە چاک عفو لەو خێرە چاکا بەشدارە بن ئێمە زۆر زۆر سوپاستانەکەین زۆر زۆر مەمنونتانین یاخوا نمونەتان زیاد بێ ئینشاءڵڵا سەرکەوتوو بوون و هەر بەردەوام بن زۆر مەمنونتانی زۆر سوپاس. بەناوی خوای بەخشندەوی میهرەبان سەرەتا بەخاتنێکی گەرمتانەکەم و کەناڵی ئەسمانی پەیام و ڕێکخراوی بەخشینی خێرخوازی کە هەمیشە پێشەنگ و ماندوون لە کاری خێر و کردنی کاری باشدا هەمومان نزانین کە ڕێکخراوی بەخشین تەنها لە بوارانە کە دروستکردنی خانوویەک بۆ هەژارێک یاخود دروستکردنی بینایەک بۆ بێماڵێک و هەژارێک بۆ کەم دەرامەتێک تەنها لەم بوارە خۆی نەگرتێتەوە بەڵکو ڕێکخراوی بەخشین بوارەکانی فراوانە لە بواری پەروەردە و تەندروستیشە خزمەتێکی بەرچاو و گرنگ و دیاری بینیوە کە هەمومان نەزانین لەم دوایانەدا کۆمەڵی خوێندنگای زۆر لە هەموو پارچەکانی کوردستان لە هەموو شارەکانی کوردستان لە هەموو قەزا و ناحیەکانە خزمەتێکی بەرچاویان کردووە لە نۆژانکردنەوە و لە بژانەوەی خوێندنگاکانە لە دروستکردنی کۆمەڵێک پێداویستی بۆ خوێندنگاکان و دابینکردنی کۆمەڵێک پێداویستی زۆر بۆ خوێندنگاکان کە پاڵپشتێکی زۆر زۆر بوون بۆ بواری پەروەردە چکە هەمومان نەزانین بەڕاستی لەم دوایانە بەداخەوە ئەم 4 ساڵەی ڕابردوو قەیرانی ئابووری و سیاسی هەرێمی کوردستان وای کردبوو کە مەکتەبەکان بەڕاستی لە زۆر ڕۆوە کەم و کوڕی زۆر هەیە لە ڕووی ئاوادانکردنەوە لە ڕووی نۆژانکردنەوە لە ڕووی دروستکردنی بینا بۆ خوێندنگاکان کەم و کوڕی زۆر زۆرە بەڵام ڕێکخراوی بەخشین هات پاڵپشتی ئەمە وەستانەی هێشت ئەم کەم و کوڕیانە زۆر بێت هات بوو بە دەستی ئاوادانی بوو بە دەستێکە خزمەتکە لە بواری پەروەردەیە چکە بواری پەروەردە بەڕاستی بوارێکی زۆر گرنگ و پیرۆزە هەمومان نزانین کە هەموو تاکیکی کۆمەڵگا هەر لە مامۆستایەک و دکتۆرێکە وەزیرێکەوە لە هەر کەسێک کە ئەبێتە کەسێک لە داهاتووە لە کەسێک لە بواری ئاساییشە هەر کەسێک هەبێ لە ڕێچیەوە لە ڕێگەی خوێندن و لە ڕێگەی مەکتەبەوە ئەبێتە ئەم کەسە کە لە داهاتووە ئەبێتە کەسێکی سەرکەوتوو لە داهاتووە لە ڕێگەی چیەوە کە هەمی بە سیستەمی خوێندن پەروەردەیە ئێمە بەڕاستی دەستخۆشی و سپاسی یەکبەیەکەی کارمەندانی بەخشینەکەین کە هەمیشە ماندوون و دەستخۆشیان لێکەین و سپاسی ئەو برایانەکەن کە هەمیشە ماندوون بن لەگەڵمانە بە تایبەتی دیکۆراتی ئاراز سپاسێکی بێپەیامان بۆ بەڕێز کاک ئاراز هەیە کە جبسنەکان بۆ کردین بە بێبەرامبەر بۆ ڕێکخراوەکەش ئەمە کارێکی زۆر زۆر پیرۆز بوو و ئەو برایانەی کە لە هۆڵەکەیە بەڕاستی زۆر زۆر ماندوون لەگەڵمانە دەستی ماندووبوونیان ئەگۆژین هیوادارین پێشەنگ من و بەردەوام بن لەم کارە ئەگەر بێنە سەر دروستکردنی نۆژانکردنەوەی هۆڵەکەمان بەڕاستی پێشەوەی کە ڕێکخراوی بەخشینی خێرخوازی ئەم هۆڵە بۆ ئێمە چاکە بەڕاستی هۆڵەکەمان شوێنێک بووە کە هیچ جێگای ئەوە نەبووە کە بتوانین سیمینارێکی تیا بکەین بتوانین کۆبنەوەی دایکان و باوکانی تیا بکەین بە شێوەیەکی باش و سیمیناری تیا بکەین بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە سپاس بەخوای گەورە یعنی ئومێدێکی زۆریان ناوینێتەوە کە ئێمە لە دوای نۆژانکردنەوەی هۆڵەکە سیمینارمان کردو دوا بە دوای ئەوە کە هۆڵەکە نۆژەن کرایە و کۆمەڵی کاری باش هەر لە جبسنکردن هەم لە دروستکردنی مانەسەیەکی زۆر جوان و زۆر شتێکی تۆکمە و باش دانانی سیستەمی دەنگی و ڕووناکی بۆ هۆڵەکەمان کۆمەڵشتی باشتر کە لە هۆڵەکە کردووانە توانیمانە دوای ئەوە بەڕاستی سیمیناری تیاکراوە بۆ هۆشیارکردنەوەی خوێندکارەکانمان چکە قۆناغی 7 بۆ 9 لەم قۆناغەیە
خوێنکار پێویستی بە هۆشیاری زۆرە، پێویستی بە ڕێنمایی زۆرە. ئێمە لە ڕێگەی کەسانی مامۆستای زانکۆ و پسپۆڕ و کەسانی دەستگا ئەمنیەکانمان بان کردووە کە قسەیان کردووە هۆشیاریان ناوە بە خوێنکارەکان. ئەمە خزمەتێکی لە ڕادە بەدەر زۆرە، خزمەتێکی بەرچاوە بەڕاستی کە جێگای تەقدیرە، جێگای سپاسە بەڕاستی. سەرەتا ئێمە دەستخۆشی زۆر لە ڕێکخراوی بەخشینەکەین. ئەم دەستگایە کە هەستاوە بە گەورترین خزمەت بە خوێندنگەکان، بە تایبەتی وەک خوێندنگەی خەبات کە کەم و کوڕێکی زۆری هەیە و سێدەوامی تیا بووە. ئەم هەنگاوە هەنگاوێکی زۆر پیرۆز بووە. ئێمە بەڕاستی دەستخۆشیان لێ ئەەکەین کە توانیویانە ئەگەر هەنگاوێکیش بێت خزمەتیان بە پرۆسەی پەروەردە و خوێندن کردووە، خزمەتیان بەو مناڵانەی ئەم گەڕەکە کردووە کە توانیوانە هۆڵی خوێندنگیان بۆ زیندووکەنەوانێ. کاری خوێرخوازی بەڕاستی کارێکی هەم دینیە هەم دنیاییە، گەورەترین خزمەت ئەکات بە بەشەریەت، بە تایبەتیش لەم سەردەمانی ئێمە و لەم کۆمەڵگەی ئێمە لە خوێندنگەکانە کە خوێندنگەکان ئەمڕۆ بێکەسن، بێپشتن، پێویستیان بە هاوکاری هەیە لە هەموو لایەنێکەوە. زۆر سوپاسی ئەو کەسولایانانەژەکەین، ئەو خێرخوازانەژەکەین کە پاڵپشتن بۆ ڕێکخراوی بەخشین، کە یارمەتی دەرن بۆ ڕێکخراوی بەخشین و هانیان ئەدەن، یارمەتیان ئەدەن بۆ ئەوەی بتوان لەسەر پێی خۆی بوەستێ و بەردەوام ببێتە هاوکار و پاڵپشت بۆ بواری خزمەتکردن بە تایبەتی بە پرۆسەی پەروەردە و خوێندن. بەڕاستی بۆ چوونی ئێمە وایە تەنها خێرکردن بریتی نییە لەوەی زیندووکردنەوەی مزگەوت لە هەموو کەم و کوڕیەک باڵپاپەڵش بن بە تایبەتی لەم سەردەمە و لەم کۆمەڵگەی ئێمە و لەم وەزعەیە کە بەڕاستی قوتابخانەکان پێویستیان بە هاوکاریە، پێویستیان بە یارمەتیدانە، پێویستیان بە پاڵپشتیە بۆ ئەوەی بتوان کەونە سەر پێی خۆیان کەم و کوڕەکانیان چارەسەر بێت، بۆ ئەوەی خۆشەویست بێت لای مناڵەکانی ئەم کۆمەڵگەیەشمان وای لێبێ بتوان تیا پێ بگەن، تیا پەروەردە بن و دوا ڕۆژێکی جوان تیا بەدەست بێن. ئێمە جارێکیش دەستخۆشی لە ڕێکخراوی بەخشینەکەین، جارێکیش هاوکارین. بەڕاستی ئەمە ئەگەر بە هەنگاوێکیش بێت ئێمە پیرۆزبیان لەکەین، ئێمە دەستخۆشیان لەکەین، ئێمە هیوای سەرکەوتنیان بۆ خوازین، ئێمە هیوادارین هەموو خێرخوازێکیش پاڵپشت بێ و پاڵپشتیان بێ بە هەموو دەستگاکانیشیانەوە بۆی بتوان زیاتر و زیاتر خزمەت بە قوتابخانە و بە خوێندنگەکان کەن، یارمەتیان بن بۆی هەنگاوی باشتر و باشتر بنێن بێتە ئەو بناغەی ڕۆڵەکانی ئێمە، مناڵەکانی ئێمە تایە پەروەردە بن، دوا ڕۆژێکی جوان، دوا ڕۆژێکی باش، دوا ڕۆژێکی ڕوون تیا بەدەست بێن و سەرکەوتن و هیوا ئاهاتیان بێتە دی. خۆشەویستان، قوتابخانە ئەو ماڵەیە کە دەبێتە ئەو شوێنەی کە قوتابی تێدا فێری خوێندن و نووسین دەبێت. قوتابخانە ئەو شوێنە پیرۆزەیە کە نەوەکانی دواڕۆژ تێدا پەروەردە دەبن و تێدا فێری ئاکار و ڕەوشتی بەرز دەکرێن. جێخۆیەتی بۆ ئەم کارەی ئێستا کە لە قوتابخانەی خەباتی بنەڕەتی ئەنجام دراوە، دەستخۆشی و پێزانینی خۆمان بۆ دیکۆراتی ئاراس دەرببڕین. سوپاسی ماندووبوونیان دەکەین کە ئەرکی جبسینبۆرکردنی ئەم هۆڵەیان گرتە ئەستۆ و سوپاسی خۆیان و ستافەکەیان دەکەین، دووبارە دەستخۆشیان لێکەین. لە کۆتاییە سوپاسی هەموو ئەو کەس و ئەو بەڕێزانەی کە هاوکار بوون لە ئەنجام گەیاندنی ئەم کارەدا و سوپاسی خێرخوازانەکەین کە هەمیشە پشتیوانی دەستگای بەخشینی خێرخوازی و بەرنامەی بەخشینن. سوپاستان نەکەین کە هەمیشە و بەردەوام چاوتان لەوەیە دەستگای بەخشینی خێرخوازی و کارە خێرخوازیەکانی بەخشین بە پایان بگا و گەورەتر و جوانتر بنوێنێ. لێرەوە پێتان ئەڵێن خوای گەورە پاداشی هەموو لایەکتان بداتەوە،
هەمیشە ئێوە بەردەوام بن لە بەخشین بۆ ئەوەی بەخشینەکەتان بەردەوام بێت بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ